بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. وجارێکتر لە بەرنامەی شیرینجا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. بابەتی ئەمڕۆمان یاخود ئەم شەومان لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە چەندێک پێویستمان بە لێبوردن و تەسامحەیە بۆ ئەوەی پێکەوە بژین، چونکە ئەگەر لێبوردەیی نەبێت ناتوانین بەیەکەوە بژین. کۆمەڵگایەک دروست نابێت کە بەیەکەوە قبوڵی ڕاجیاواز و بیرکردنەوە جیاوازەکانی یەکتر بکەین. چەند زەرورە ئێمە وەکو موسڵمان ئەم پێشنیارە بکەینە عەمەل و کردار، بیکەینە ئایدیا و بیرکردنەوەی خۆمان تا کۆمەڵگاکەمان فێری پێکەوە ژیان بکەین، فێری خۆشەویستی بکەین، چونکە ئەگەر خۆشەویستی نەبێ بەڕاستی ناتوانین قبوڵ یەکتری بکەین. خۆشەویستیش نابێت ئەگەر لێبوردە نەبین. لێبوردنیش قۆناغێکی زۆر پێشکەوتووی ناو کۆمەڵگا پێشکەوتەکان بوو و تێپەڕیان کردو تا گەیشتێتەوە حاڵەتەی کە تەقدیری یەکتریان کردووە، ڕێزیان لە بیر و بۆچوونی یەکتر گرتووە، هەر چیەک بێت، هەر ئایدیا و هەر بیرکردنەوە و هەر ئاین و هەر شتێکیان هەبێت. بابەتی ئەم شەومان لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە لێبوردەیی و قبوڵکردن و پێکەوە ژیانە. هیوادارم هەمومان سوودی لێ ببینین و بتوانین جێبەجێ بکەین. فەرمووی. شەوگار چەندە درێژ بێت ڕۆژە بێتەوە، دڵی سادە، دڵی ڕووناک، دڵی حەزین لە چاوەڕوانی ڕۆژبوونەوە حاڵیە، لە شەوی چاوەڕوانی مانگە شەو بە ئاگایە. دڵێک پەرێشانی دنیا بێت لەم هەورازی هەور بڕی مەدەن، ناتوانێ سەرکەوێت و بێئومێدی بە دوای خۆیان دێنێت. سکڵ و ئاگر کەی غەریبن بەیەک، چرا و ڕووناکی چۆن لە یەکتر حاڵی نین، برین و ئازار لە خەوزڕان تێگەن، گلێنا ڕووباری فرمێسکی نەبێ دەبێتە سەحرا و وشکە بێتەوە و شەقەبات. ئاگری فیراقی یعقوب بۆ یوسف، ژانی پێغەمبەرایەتی یوسفی لە کۆڵناوە، بێخود بوو هەتا دڵی ون بووی لە خزمەتی حەزرەتا دۆزیەوە سەر الله عليه وسلم. یا ڕەبی ئەم عەزابی ونبوونە و ئەم تەیهی بەنی ئیسرائیلە لە کام شەو لە چ شیوێکی تۆفی شەوێکی موسایەنەدا بۆ دڵی پەرێشانم بە لیقای زاتی واحد و ئەحەدت ئاشناکەیت. یا ڕەبی هەتاوی دوو لوتفت حاڵم نەگۆڕێت، گزارشتی لە دەرگادانم ناگۆڕم، لە دەرگادانی تۆ هەرگیز ناسرەوم. چەمکی پێکەوە ژیان و لێبوردەیی. تەمان ئەم چەمکە دەستەواژەیەکە لە لای ڕۆژاوایەکان بە تۆلەرەنس هاتووە، لە سەرەتا بە ئاسانکاریە خود تەساهل تەرجەمەکرا کە پەیوەندی هەیە بە لێبوردەییەوە، بەڵام لێبوردەیی نییە بە معنای دەست بڵاوی و یاخود دەستکراوەیی و نان بدەیی و ئەمانە لە زمانی عەرەبیە هاتووە. لە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ پرسیاریان کرد کە لە مەسەلەیەکی فقهیە پرسیاریان لێ کرد، فەرمووی ئاسانکار بە خۆی گەورە ئاسانکاری لەگەڵاکە، توند مەبە، توند و تیژ مەبە. هەر بە دینەکەمانەوترێت دینون سەمیح، یعنی ئاسانکار. دینی ئیسلام دینێکی ئاسانکارە. تۆلەرەنس کە بە معنای ئاسانکاریە خود تەسامح لە غەربە ئێستا لە زوو ئەم دەستەواژەیە بەکار ناهێنرێت، یعنی ئەمەیان تێپەڕان. ئێمە زۆر دواکەوتوین، نەگەیشتینەوە ئەوەی کە تەسامح یعنی لێبوردەیی بەکار بێنین، چونکە ئێمە لە قاڵب دراوی تەعەسوب و دەمارگیری و خێڵایەتی و کۆمەڵە شت کە بەڕاستی تەسەکبینی کردوین، وای لێکردوین کە ڕەفزی بێجگە لە خۆمان نەکەین. لە ڕۆژاوا لە زوو نیشانەی پرسیار لەسەر مەسەلەی هەتا لێبوردەیی هەیە، لەسەر تەسامح هەیە، قسەی لەسەر هەیە، یعنی لە معنای غەربیەکەیە، لە معنای ڕۆژاوایەکەیە، بە معنای ئەوەیە کە تۆ تەحملی شتێکەکەی، واتە بارێکی قورسە لەسرە تەسامح بۆ معناکرێت لەبێ کە بارێکی قورسە لەسرە تەحمل یەکەی ئەڵێ قەی ناکە، هەرچۆن هەبێت تەحمل یەکەم لەژێر ئەم فشار و ئەم قورسیە ئارامەگرم. ئەگەر شتێکە یعنی لە مانا ڕۆژاوایەکەیە ئێستا ئەگەر شتێک زۆر بێزار نەبی لێی و ناڕەحەت نەبی بەدەستیەوە لێبوردە نابی بەرامبەری، بەو معنایەت ئەبێ لە لێبوردەییەوە بگەینە ئەوەی کە من تۆم قبوڵە وەکو خۆت کە هەیت،
نەک ئەوەی تەحمل دەکەم تەقدیری ئەو وەزعی تۆ ئەو فکرەی تۆ ئەو دینەی تۆ ئەو مەزهبەی تۆ ئەو ڕێڕەوەی تۆ ئەەکەم تەقدیریش بەوە ئەبێ کە هیچ پێت بێتاقەت نیم ئەتوانی قەمعی بکەی بیچەوسێنیتەوە بەڵام نەخێر نەک هەر لێبوردا ئەبم بەرامبەرە بەڵکو قبوڵی ئەو فکرە و ئەو بیر و بۆچوونەی تۆ ئەەکەم و پێی ڕازیم نەک ئەوەی کە سەبری لەگەڵا ئاگرم میرابۆ کە خەتیبێکی فەڕەنسی بەناوبانگە داوای شتێ ئەکات دوورتر و بەرزتر و زیاترە لەو تەسامح و لێبوردەیی کە ئێمە ئەمانەوێت و ئەیباتە جیهانێکە پێکەوە ژیان زۆر بە ئاسانی بۆ ئینسانەکان دەستەبەرەکە کاتێکە بەڕاستی ئەگەر قبول یەکتر بکەن گوێتە ئەو فەیلسوفە بەناوبانگاڵێت تەسامح یاخود لێبوردەیی کاتێکی کەمی ئەوێ و ئەبێ کاتێکی کەم بەدەستیەوە لەژێر دەستی تەسامح لێبوردەیی یابین ئەبێ تەجاوزیەوە بکەین ڕەت ببین بەسەر ئەوەیە ئەبێ بگەینە ئەوەی کە تەقدیری بەرامبەرەکەمان بکەین و اعترافی پێ بکەین و چونکە ئەگەر بەو شێوە بمێنینەوە هەر ئێمە یعنی متەسامح بین یعنی ئیهانە بە بەرامبەرەکەمانەکەین ئەم معنایەکی جوان و قوڵە بەڕاستی زۆر جار بە ناوی لێبوردەییەوە ئێمە قیناعی تعەسوب یاخود قیناعی دەمارگیریمان هەیە و بەڵام ناوی تەسامح و لێبوردەیی دێنین یعنی هەر ڕسمی ئەوەمان گرتووە کام کۆمەلگا دواکەوتوانەی ئێمە بەڕاستی حتا کۆمەلگا ئیسلامیەکانی ئێمە وایە لە کاتێکا کە ئەگەر بە جوانی لە لێبوردەیی ئیسلامی تێبگەیشتینایە یاخود ئەم نموزەجە ئیسلامی کە لە ڕابردووە لە تاریخی ئیسلامی هەمان بووە ئەگەر ئەومان پیادە بکردایە بەڕاستی و بە حەقیقی زۆر لێبوردا بووین و زۆر زوو ئەو قۆناغەمان تێئەپەڕان کە بەرامبەرەکانمان قبوڵە کرد لە تەسامحان نەوعێک لە منەتکردن هەیە کە منەتەکەم بەسەر تۆیە کە من لێبوردەم بەرامبەر بە تۆ طبعا زانایە هەیە باسی تەسامحی قەمعیە کات داپڵۆسێنەر کە ئەمە مەسەلەیەکی زۆر دوورودرێژە کە لێرەیە مەجاڵەوە نیە باسی بکەین کە ڕێگە بێ بە خەڵک تعبیر لە ڕای خۆی بکە لە بیر و بۆچوونی جیاوازی خۆی بکە طبعا ئەمە یەکسانە بەچی بە چاودێری داپڵۆسێنەر لە دەوڵەتێکی دیکتاتۆریە کە دیکتاتۆرە و داپڵۆسێنەر یعنی تۆ نابێت لە بەرامبەر دەوڵەتێکی دیکتاتۆریە کە هیچ تەسامحێکی نییە تۆ ئەگەر تۆزێت تەسامح لێبوردەیی هەبێ خۆت بەوە ببینی کە تەواوی لێبوردەیی تەواوی تەقدیری بەرامبەرەکانە کردو نەخێر ئەبێ ئەمە تێپەڕێنین مادام فرسەتی ڕاستەقینەمان نەیە بە خەڵک کە بیر بکاتەوە مادام نەمان هێڵا لە خارجی دەستگار ڕسمیەکانە ئەو قەناعەتەی هەیەی لە چوارچێوەی موئەسەسە لە چوارچێوەی حیزب لە چوارچێوەی بیرکردنەوە لە چوارچێوەی دین و شتێکی جیاوازە نەمان هێڵا قسە بکاکەواتە نەمانتوانیوە لە لێبوردەیی تێبپەڕین ئەگەر گەیشتی بینە لێبوردەیش نەگەیشتووی چونکە ئازانم 24 ساعت جاری وایە تۆ قەسفی کەسێکەکەی بەو بە مەدفەعی بیر و باوەڕەکانی خۆت کە ئەتەوێ ئەو شتەی خۆت لە مێشکی ئەوە بچەسپێنی کە هەر ئەوە ڕاستە هیچی کە ڕاست نییە قسێکی زۆر جوانی ماوەسە سەعید نورسی هەیە کە ئەفەرمێ هەتا لە فکرە ئیسلامیەکەیشە لە بیر و بۆچوون جیاوازەکانی ناو موسڵمانانیشە ئەفەرمێ ئەتوانی بڵێ ئەم ڕێگەی من ڕێگەیەکی ڕاستە بەڵام ناتوانانی بڵێ تەنها ڕێگەی ڕاستەمەیە کە من هەما ناتوانانی حەسری بکەیت کە هیچ ڕێگەیەکی تر ڕاست نییە غەیری ئەمەی من نەبێت غەیری بیر و بۆچوونەکەی من نەبێت ئەتوانی بڵێ ڕێگەکەی من جوانە بەڵام ناکرێت ڕەفزی هەموو جوانی بکەیت لە هەموو شتێکی تر و تەنها بەوەی خۆت ڕازی بی بکە جوانە و جوانی لە غەیریەوەی تۆیان نییە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا دەمانەوێت بڵێن هەر کاتێک کە باس لە تەوەرێک لە تەوەرە گرنگەکان و تایبەتی ئەم تەوەرە کە تەوەری پێکەوەژیانی ئاینەکان یاخود پێکەوەژیانی هەموو پێکاتەکانی ناو کۆمەلگا ئیتر بە هەموو جیاوازەکانەوە جیاوازی فکری بێ جیاوازی ئاینی بێ جیاوازی مەزهەبی بێ نەتەوەیی بێ هەر جۆرێک لە جیاوازیەکان لە ناو کۆمەلگادا هەبوو ئەساس و بنچینە کە تەمسیلی ئاینی ئیسلام بکات پێکاتووە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ما باقیاتی لە غەیری قورئان و سنەت هیچ شتێکی تر ماڵ نییە لەسەر ئیسلام ئەگەر هەر جۆرە تەعامل و شتێکی جیاواز لە کتاب و سنەیان لەگەڵ پێکاتێک لە پێکاتەکان یا ئاینێک لە ئاینەکان کردبێت کەواتە ئێمە دەتوانین بڵین قورئان و حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێنەرایەتی ئیسلام دەکەن یاخود بڵێن نمونەی ئیسلامە بۆ پێکەوەژیان یەکەم سەرەتا بزانین قورئان چۆن ئەڕوانێتە پێکاتە جیاوازەکان چۆن ئەڕوانێتە پێکاتەکانی کۆمەلگا و شێوازی تەعاملکردن و هەڵسوکەوتکردن لەگەڵ یەکتریدا خی گەورە لە قورئانی پیرۆزدا ئێمە توان چەند ئاەتێک کە لەو بوارەیە بڕگە بە بڕگەدای بەزێنین یەکەم خی پەروەردگار کۆمەلگای مرۆڤایەتی وەکو خێزانێک تەمسیلەکات یعنی خێزانێک کە پێکات بێ لە دایک و باوکێک و لە کۆمەڵی منداڵ
لەو خێزانەدا لەو ماڵەدا لە کوڕان و لە کشان ئەم دایک و باوکە ئەبێت چۆن تەعامل لەگەڵ منداڵەکانیان بکەن ئەم خوشک و برانە ئەبێت چۆن تەعامل لەگەڵ یەکترا هەڵسوکە و لەگەڵ یەکترا بکەن ئەگەر چی جیاوازیش لە بیر و بۆچوون و ئایدۆلۆژیایاندا هەبێت خۆی پەروەردگار لە قورئان پیرۆزدا دەفەرمێ ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثا وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا خۆی پەروەردگار ئێمەی ئادەمی زادی دروست کردووە لە نێرومێ و کردوونیەتە چەندین تیر و هۆزە و زبانی جیاواز ڕەنگی جیاواز لەبەرچی لتعارف یعنی لتتآلفوا بۆی ئولفەت و پێکۆژیانتان لەگەڵ یەکتریدا هەبێت ئەم خێزانە گەورەیە کە ئادەم باوکە و حەوا دایکە و باقی مرۆڤایەتی بە هەموو چین و توێژەکان بە هەموو ڕەنگە جیاوازەکان بە هەموو زبانە جیاوازەکان بە هەموو ئاینزاکان خوشک و برای یەکترین بۆ ئەم دایک و باوکە کوڕێکی کاک ئەحمەدی شێخ ڕەحمەتی خوای لێبێت کچێکی مەسیحی شاری سلەیمانیە خوازێت و ئەم کچە ئەبێتە بووکی ماڵی کاک ئەحمەدی شێخ کاک ئەحمەد ئەو شێخ و پیاوە مەردەی دنیای خواناسی و تێگەیشتوو لە پەیامی ڕەحمەت بەخشی ئیمان و ئیسلام هەموو جیاوازیەکانی بە حاڵ و مەقام و عەمەل تێپەڕاند ئاخر کاک ئەحمەد 99 پەیامی ئیمان بەخشی بۆ تەواوی لادێ و هەوارنشین و عەشرەتەکانی کوردستان نووسیوە زیند و ڕاگرتنی ئیمان و شەریعەت و ئیسلام پارێزی لەلای ئەو هەبوو خەمی حەشری ئەم نیشتیمانەی لە پەیامەکانیان هەڵگرتووە ئەم مبەلیغە بەلیغە پاکخوا چۆن دڵی ئەم بوو کە غەیرە دینەی ڕابگرێت وەختەیەکەم مناڵیانە بێت کاک ئەحمەد ڕووەکاتە کوڕەکەی و بووکەکەیەوە فەرمێت ناوی ئەم مناڵەمان دەنێم بە عیسا بەڕاستی وەسعی بیرکردنەوەمان باش نییە عەرە بەڵێ لەس نابی خەیر ئێمە باش نین وەزعمان باش نییە ئێمە لە قۆناغی یەکتر سڕینەوەیین یعنی یەکتری سڕینەوە ئێمە لە قۆناغی یەکتر کوشتنین تەقینەوە هەیە بیرکردنەوەی توندڕەوانە هەیە لەناو ئێمە لەناو دین و مەسەبە جیاواز و بیر و باوەڕ و ئایدیا جیاوازەکانی ناو کۆمەلگا ئیسلامیەکانی ئێمەیە لەبەرەوە ئێمە نەگەیشتونێتەوە قۆناغش کە بەڕاستی قەناعەتمان بەوە هەبێت کە لێبور دەبین بەرامبەر بە یەک اینجا ئەگەر بگەینە دوای ئەوە کە قۆناغی پێکەوە ژیانە چکە ئاتە ئەگەر بە یەکەوە ژیان دروست نابێ ئەگەر لێبوردەیی نەبێت لێبوردەیی بە چەند قۆناغ پێش تەسامحی غەربی کەوتووە لە بوردەی ئیسلامی بەڵام ئەوەی ئێستا ئێمە خەڵک واقعەکەیەوێ ئەو واقعی کە ئێمەی تیاژین غەربیەکان ڕۆژاوایەکان تەڵەن تەبریری تەسامحی غەربیەکەن بە لا ئەدری بە نیسبەتی فکری کە ئەویش چونکە یەقینیات لای ئەوان نییە لە قورئانی پیرۆزە حڕیەتێکی تەواو دراوە ئازادیەکی تەواو ئەدرێ بە ئینسان کە تەنانەت بگاتە ئاستی کوفرکردنیش یعنی کە تۆ بیرروباوەڕێکی تر غەیری ئیسلامیش هەڵەبژێری ئیتر هەر کەسە بۆ خۆی مبتەلایە بۆ ئازادی کە هەیەی کیلۆدەیە بۆ ئازادی کە خۆی هاڵی بژاردۆ بۆ خۆی حتا سەیری قورئان بکە کە لەسەر ئەم ئەساسی ئازادیە کە فەرمێ وەقولی الحق من ربکم حق لەلایەن خۆی گەورەوەیە فمن شاء ئەوەی ئەوێت ئەم حەقە هەڵبژێرێ فەلیؤمن با ئیماندار بێ ئیمان بەخوا و بە پێغەمبەر بێنێت ومن شاء فليكفر ئەوەیشی ئەوێت و حەزەکە بە کافر بێ وێواوەڕێ و هەدەیناه النەجدەین هەردوو ڕێگەکەمان پیشان ناوە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر هەر کاتێکە لە خزمەت قورئانە ئاژیت سەیرەکەی خوای گەورە لە ئاەتەکان یعنی ئاماژەیەکی زۆر سەریحیان تایە بۆی کە خوای گەورە قادەریەن ئێوێ ئینسان جیاواز بێت جیاواز لە بیرکردنەوە جیاوازی بیرکردنەوە نەقص نەبێ ئەوەی کە ئینسانۆکو یاخۆ موسڵمانۆکو نەقص سەیری بکات هەر بۆیە ولا يزالون مختلفين کە قورئانە فەرمێت ولذلك خلقهم هەندێک لە مفەسرینە فەرمون ولذلك خلقهم خوا بۆ ئەوەی دروست کردوون کە ئێوە جیاواز بن یعنی جیاواز بیرکەنەوە ئەم جیاوازیە نەبێتە هۆی ئەوەی کەوا نەتوانن بەیەکەوە بژین نەتوانن تەقەبولی یەکتر بکەن کەواتە ڕاستەوە خۆ قورئان ئەوێ ئێمە بگوازێتەوە بۆ ئەوەی کە جیاوازیەکان یەکسەر بمان با بەرەو ئەوەی کە یەکتر قبول بکەین و لەگەڵ یەکترا بژین لە حاڵەتی تەسامح و لێبوردەیی دەربچین ئەوە نە بە قوڵی قورئان باسی ئەم مەسەلەیەکە لە کاتێکا کە ئیسلام بەهێز بوو لە سەردەمە پێشینەکانە کە خلافەتی ئیسلامی و دەسەڵاتی ئیسلامی زۆر بەهێز بووە مجتەمەعی ئیسلامی زۆر لێبوردە بووە
هەرە بینی لە وڵاتی خۆمانە عنی مەسیحی تیا بۆ جوولەکەی تیا بۆ کاکەی تیا بۆ ئەنواع دیاناتی تیا بۆ یزیدی تیا بۆ کەس لە کەس نەکەوتووە کەس ڕقی لە کەس نەبووە هەر کەسە بۆ خۆی ژیا و مسلمانیش بۆ پەڕی عیزەت و سەربەرزی بۆ خۆی ژیا و کە تەسامحی ئیسلامی لێبوردەیی ئیسلامی یاخود ئەگە بڵین ئەوەشمان تێپەڕان دەبێت حاڵەتی بەیەکەوە ژیانێکی ئیسلامی زۆر گەورە هەبوو کاتێک کە دەسەڵاتی ئیسلامی هەبوو واتە لە قووەتی ئیسلامە هەرگیز تەسامح ون نەبووە لێبوردەیی ون نەبووە بەڵکو تەقدیر گەیشتە حاڵەتی تەقدیر و بەڵام کاتێکیش کە مسلمانان لاوازە بنووکو ئەمڕۆی خۆمان تەعەسوب دروستە بێت دەمارگیری دروستە بێت کەواتە لە حاڵەتی نەخۆشی مسلمانانە دەمارگیری یاخود توندڕەوی بە ناوی ئیسلامیشەوە دروستە بێت حاڵەتەکە سروشتیە نیستە مسلمانانی تایە خۆشەویستان ئەگەر سەیری گۆڤارێکی وەکو مەنار بکەین کە گۆڤارێکی بەناوبانگە لە جیهانی ئیسلامیە کە زانایەکی گەورەی مسلمان محەممەد ڕەشید ڕەزا سەرنووسەری و گۆڤارە بووە لەو گۆڤارەیە ئازانم لە سەدەی ڕابردووە لەو گۆڤارەیە کەسی مولحید شتیان نووسیوە نەک دانەیەک و دوودانە یعنی کەسی وەکو شیبلی شمیل کە کابرایەکی مولحید بووە یاخود مەسیحی بووە ئەم پیاوە شعرێکی زۆر جوان لە مەدحی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو گۆڤارە ئەنووسی ئەم پیاوە مەسیحیەکی مولحید بووە تەتەوری بووە بە ئەدەبێکی زۆر بەرز و ڕاقی نووسیوەتی و چەنەها کەسی تریش کە ئیلحادی بوون لە مجلەیەکی ئیسلامی لە لای مفەسیرێکی قورئان سێرەکەی شتی زۆر جوان و شتی زۆر ڕاقی شتی ئەدەبی گەورەیان نووسیوە ئیسماعیل ئەدەم کتێبێکی نووسی بەناوی ئەوەی کە من بۆچی ملحدم لماذا أنا ملحد طبعا ئەو کەسێک کە جوابیاتەوە کێ وەڵامیاتەوە محەممەد فەرید وجدی کە زانایەکی زۆر زۆر گەورەیە وەڵامی ئەم پیاوە ئاەتەوە وەڵامەکەی وەڵامێکی ڕق و قسەوتن و مهاتەرات و گوێندان نییە ئازانم ئەمە لە ئەدەبیاتی ئیسلامیە لە ڕابردووان نەبووە ئەم شتی کە ئێستا زۆر جار بڵین ئەی بیستی خەتی بێ کە زانایەکە کەسێکە یعنی بەرامبەرەکەی ئەشکێنە شکاندن نییە تۆ کە فکری جیاواز کە قەنەعەتێ بەوە هەبوو خەڵک دینی جیاوازی هەبێشتی جیاواز هەبێ نابێت تۆ بیشکێنی نابێ قسەوتن بێ نابێ مهاتەرات بێ نابێ قسەی بازاڕی بەکاربێنی کە وەڵامیاتەوە بە کتێبێ وەڵامیاتەوە لماذا هو ملحد ولماذا أنا مسلم يا مؤمن بۆچی ئەو ملحد بوو بۆچی بێ باوەڕ بوو یعنی نەقدەکانە گێڕێتەوە بۆ خۆی نەقدی زاتی خۆیەکە نەقدی زاتی مسلمانانەکە ئایا خەلەکە لە ئێمەوە نییە کە ئەو ملحدە بێ باوەڕە ئایا بەهۆی تەسەڕوفات و هەڵسوکەوتی ئێمەوە نییە ئایا ئێمە باش نەمانتوانیوە نموزەجێکی جوانی مسلمانانە پێشکەش بکەین بۆیە ئەو ملحدە لەبەرەوە سوکایەتی نییە بە هیچ جۆرە لە ئیسلام ئازانم نابێ بکرێ لە مێژووی ئیسلامیە لە دەسەڵاتی ئیسلامیە تەسامح و لێبوردەیی گەشتە قیممە لەو مەجالەیە کە ئێستا باسیەوە ناکەین ئێمە لەبەرەوە هەر کاتێک ئێمە وەزعمان باش بوو مسلمانان وەزعیان باش بوو ئەکەوینەوە سەر ئەو ڕێچکە ئەساسی و بنەڕەتی کە قورئان بۆمان دیارەکە کە قبوڵی بەرامبەرەکانمان بکەین بە هەر شێوەیەک بن ئێستا وەزعمان باش نییە ئێمە ئێستا سیقەمان بە خۆمان نییە ناتوانین سیقەمان بە خۆمان هەبێ وەزعمان باش نییە تهدیدێکی بەردەوام هەڕەشەی بەردەوام لەسەر مسلمان هەیە هەڕەشە لەسەر کۆمەلگا ئیسلامیەکانی ئێمە هەیە هەڕەشە لەسەر وجود و بوونمان هەیە یعنی بە ئەنواع وەشکاڵ معاملاتی دەولی و معاملاتی ناوخۆیی بەڕاستی دەورە دراوین بەشێکیش خۆشمان بە هەمان شێوە خۆمان ناتوانین بکەوینەوە سەر پێی خۆمان لەناو خۆمانە باش نین وەزعمان باش نییە هەر کاتێ مسلمانان بگەنە ئەوە بەڕاستی ئەگەنە ئەو حاڵەتی کە قۆناغەکانی لێبوردەیی تێپەڕێن و سروشتی حاڵەتە ئیسلامێکە و قورئانێکە کە داوایەکە لە مسلمانان بگەڕێتەوە دۆخی خۆی ئەزانم کەسێک کە لاواز بێت ناتوانێت ینی کەسی لاواز دڵنیانە لە خۆی مەخزەنەکەی هەمووی خاڵیە کاتەوە هەموو فیشەکەکان کەسی لاواز هەموو فیشەکەکان کە لە هەکبەتی ئەیتەقێنێت احتیاط ناکات ئەترسێت چونکە هەمیشە بترسە لە لێدانی ترسنۆکیش چکە مەردانە ناتکوژێ مەردانە لێت نایە لەبەرەوە حاڵەتی وەزعی ئێستای ئومەتی ئیسلامی بە تێکڕا حاڵەتێکی لەرزۆکە لەبەرەوە ئەم بنەما گەورانە ناتوانین لە ئەمڕۆیە بیان بینین ولقد كرمنا بني آدم خۆی گەورە دەفەرمێ ئێمە نەوەکانی ئادەممان ڕێز لێگرتووە نافەرمێ فڵانیان یا فساریان مسلمانەکان یا غێرە مسلمانەکان ڕەشەکان یا سپیەکان عەرەبەکان یا کوردەکان نەوەی ئادەم کە ئەفەرمێ بەنی ئادەم واتە نەوەی ئادەم نەوەی ئادەم لە نێر و مێ هەر هەمووی ئەگرێتەوە و نەوەی ئادەم هەموو زبانە جیاوازەکان هەموو ڕەنگە جیاوازەکان هەموو ئاینزا و بیر و بۆچوونە جیاوازەکان هەمووی دەگرێتەوە خۆ ئەگەر کەسێک شوێن ئەم ئاینە نەکەوێت ئەوە
ئەتوانین بڵێن زەرمەندی ڕۆژی قیامەتە لە ڕۆژی دواییە حساب و کتاب و لێ پێچینەوەی لەگەڵ دەکرێت بەڵام لە دنیاە هەر ئەو مرۆڤەیە کە ڕێزی هەیە هەر ئەو مرۆڤەیە کە پێویستە پێکەوە بژین حرمەت و قەدرتان هەیە لە بینە ئەمما حسابی قیامەت ئەوش من و تۆنین حساب لەگەڵ یەکتریا بکەین بەڵکو خوای پەروەردگارە حسابمان لەگەڵەکە چاک جیا ئەکاتەوە لە خراپ پاداشتی چاکەکاران دەداتەوە وە سزای خراپەکارانیش ئەدات کەواتە هەر لە ڕوانگەی ئەمەوە زۆرە ملەی لە کەس نییە کە شوێن ئاین بکەوێ بۆچی چونکە ئەجر و پاداشتی هەیە عقوبە و سزاشی هەیە هەر کەسە و حڕە ئازادە کەوا کامیان بۆ خۆی اختیارەکە خۆی بەرپرسیارە لەوەی کەوا چی بۆ پاشە ڕۆژی خۆی بنیاد دەنێت ئەمما مافی من نییە لێ پێچینەوە لە تۆ بکەم لەبەرەوەی کە شوێن دین نەکەوتوی تۆ مافی ئەوە نییە لێ پێچینەوەم لە مەگەڵ منکەی هەر بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت لا ئیکراهە فی الدین ئەمە لە هەموو جیهان داوایە ئازادی هەیە ئازادی گشتی بەڵام ئازادی ڕەها بۆ هیچ کەسێک نییە چونکە ئازادی ڕەها هەبێت سنووری یەکترە بەزێنین شکۆی یەکترە شکێنین مافی یەکترە خۆین لەبەرەوە لە سنووری پارێزگاری کردن لە مافی گشتیدا ئازادی ڕەها هەیە بەوەندەی کەوا تۆ سنوور نەبەزێنی ئازادی تۆ لە دینەکە کە هەڵیەبژێری تا ئاستێکە کە تۆ پیادەی ئەو ئاینەی خۆت ئەەکەیت نەک لە ئاستێکی وا سوکاتی بە ئاینەکەی من بکەیت من کە مسلمانم ئازادم لەوەی مسلمانم حڕم مافی ئەوە مەیە کە مسلمان بم داعوە بانگەشەش بۆ دینەکەی خۆم بکەم و وە شیعارەکانی جێبەجێ بکەم بەڵام لە چ سنوورێکە لە سنوورێکە کە بێڕێزی بەرامبەر بە تۆ نەکەم کە هەر ئاینەکەی هەر بیر و بۆچینەکەت هەیە هەر بۆیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا ڕەنمووی بڕواداران دەکات دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم نەچن سوکایەتی بەوانە بکەن کە غەیری خوا پەرستن گوێنیان پێ بدەن سوکایەتیان پێ بکەن ئەوە نەکەن یعنی کەسێک کە لە غەیری خوا پەرستێ بتێکە یاخود ئاژەڵێکە یاخود هەر شتێکی تر هەیە کە لە غەیری خوای پەرستێ لەوانەیە لە لای من گاڵتەم بەو عەقڵیەتە بێ لەوانەیە لای من ئەوە هیچ بەهایەکی نەبێ بەڵام ئەو مادام ئازادی هەیە خوا ئازادی بۆ فەرام کردووە مافی من نییە من سوکاتی پێ بکەم لەبەرەوەی کە شوێن پەیامەکەی خوا ناکەوێت شوێن ئاینەکەی خوای پەروەردگار ناکەوێت نە من داوای ئەەکەم ئامۆژگاری یەکەم لە سنوورێکی واکە بێ ئەوەی هیچ بێڕێزیە بکەم هیچ ئیکرای کەواتە من بێڕێزی ناکەم بەرامبەر بەو بەخۆی بە ئاینەکەی بەوەی کە هەڵی بژاردووە بۆی ئەوش بە هەمان شێوە سنووری خۆی بپارێزێت و سوکاتی بە ئاینەکەی من نەکات جوولەکەکەی مەهاباد خەڵکی کوردی موسڵمانی مەهاباد عەزیەتی ئەم جوولەکەیان دابوو ئەوانەی دڵیان شکاندبوو زۆرێکیان موریدی کاکەحمەی شێخ بوون کابرای جوولەکە سەری خۆی هەڵگرت بە خەم و پەژارەی دڵ و دڵشکستەیی ڕوو لە شارەکەی کاکەحمەدەکا شکاتی موریدەکان یەگەیەنێتە شێخەکەیان وەختێک کاکەحمەد ئاگادارەکە خەم و پەژارە دڵی پڕ لە مەرحەمەتی نەوە موبارەکەکەی شێمەعروفی نۆدێدا ئەگرێت و بە بێوەستان خۆی لەگەڵم جوولەکەی ئاگەڕێتەوە بۆ شاری مەهاباد وەختی موریدەکانی ئەزانن کاکەحمەد بەرەو مەهاباد هاتووە و لە دەرگای شارە ڕاوەستاوە ئەچن بە پێشوازیەوە بەڵام کاکەحمەد ڕوو بە کەسیان نادات و خوڵکی کەسیان قبوڵ ناکاتوە فەرمێت ئەوەی منی ئەوێت من لە ماڵی ئەم پیاوە جوولەکەیم بابێ بۆ ئەوێ ئێتر لە ماڵی جوولەکەکە سەرزەنشتی موریدەکان یەکات و دڵی کابرای جوولەکە ئەهێنێتەوە و ئاشتیانەکاتەوە دڵە گەورەکەی موبەللیغی شاری سلەیمانی ئەو پرژێنی دڵی هەمووانەکات و جارێکی ترە گەڕێتەوە بۆ سلەیمانی کەواتە ئەگەر کۆمەلگامان لەسەر ئەم ڕۆشنبیر و سەقافەتە پەروەردەکرد هەموو خاوەن ئاینێک سنووری خۆی بزانێت کە ئازادە لەوەی چۆن عیبادەتی خۆی ئەکا چۆن ئاینی خۆی هەڵئەبژێرێ و بژزانێت کە مافی ئەوەی نییە سوکاتی بە هیچ ئاینێکی کە و هیچ خاوەن ئاینێکی تر بکە کە ئەم سنوورانە زانرا ئەتر ئەو کاتە نە من ڕقم لە توێ نە تۆ ڕق لە منە نە من دوژمنی تۆم نە تۆ دوژمنی نەم تۆ منەکوژی نە منیش تۆ کوژم کەواتە ئاشتەواییەکی تەواو و جوان لە ناو کۆمەلگادا دروست ئەبێت ئەمە مەفروزە هەموو شوێن کەوتەی ئاینزاکان ئامەم شوازە پەروەردە بکرێت بەڵام ئاینی ئیسلامی پیرۆز هەر بەوەندەشەوە نەوەستاوە بەڵکو زیاد لە پێکەوە ژیان زیاد لە ڕێز لێگرتن هەنگاوی باشتریشی ناوە کە تەنها ئیکتفا بۆ نەکەن ئێمە ڕێز لەو بگرین کە ئاینێکی تری هەیە
ئێمە سوکاتی پێنەکەن و ژاتی نا زیاد لەوەش چاکەشی لەگەڵا بکەیت هاوکاریشی بکەیت بە دەمیشەوە بچیت خۆشەویستی و محەبەت و علاقەشی لەگەڵا دروستکەیت ئێمە زۆر جار لەناو کۆمەلگای مسلمانانە وا تێگەیشتون کە خێر و سەدەقە و زەکات و یارمەتیدان تەنها لە بینی خۆمانە خێر نییە کەواتەوە یەکی کە ئاینزایەکی تر بێت تۆ بچی خێری پێ بکەیت هەروەک ئێمە هەر لەم کەناڵە ڕێزەی ئێوە جارێ لە کاتێکە کە لە شەنگال لیان قەومە هاونیشتمانی یەزیدیەکانمان کە ئاوارە بوون بۆ شارەکانی کوردستان زۆر پێویستیان بە هاوکاری بوو خەڵکی ئێمە زۆریان دوودڵ بوون لەوەی ئاهاتۆ بڵێ خێر بێ ئێمە یارمەتیان بدەین تا ئەمە بەرنامەیەکی تایبەتمان کرد لە کەناڵی پێیان لەسەرەوەی کە خەڵکی نا هەروەک چۆن خێرە بەرامبەر بە مسلمانێک خێر بکەی و بە دەمیەوە بچی لە مەزەق و ناڕەحەتەی ڕزگاریکەی ئەو هاونیشتیمانیەی تریشت هەر ئاینێکی هەیە خاوەنی هەر بیر و بۆچوونێکە بە هەمان شێوە خێر و سەدەقەیە کە تۆ چاکەی لەگەڵا بکەیت و ئەمە شتێکیش نییە ڕەئی من بێ ڕەئی فلان زانە ئەمە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ لا أنهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين أن تبروهم وتقسطوا إليهم خوای پەروەردگار هیچ ڕێگریەکی لە ئێوە نەکردووە بەرامبەر بەو کەسانەی کە بە شەر تێن نەتان کوژن شەرتان لەگەڵ ناکەن یعنی هەر ئاینزایەک هەر خاوەندینێکەیە بەمەرجێ دژمنتان نەبێ ینی شەرتان لەگەڵ نەکەن نەتان کوژن مسالم بن ئەوان خوای گەورە هیچ ڕێگریەکی نەکردووە لەوەی کەوا ئێوە تەبەڕوم چاکەیان لەگەڵا بکەن جا چاکەی مادیە چاکەی سیاسیە چاکەی کۆمەڵایەتیە هەر بوارێک لە بوارەکانی چاکە کە ئەو پێویستێتی جاروایەکە پێویستی بە بواری مادیە تۆ یارمەتی ئەدەی هیوایە پێویستی بە بواری مادی نییە یارمەتی بێ بەڵام لە ڕوویەک لە ڕووەکانی ترەوە پێویستی بە هاوکاری تۆ هەیە تۆ بڕۆی هاوکاری بکەی یارمەتی بدەیت ئەمە خوای پەروەردگار ڕێگری نەکردووە بەڵکو ڕێگەی کردوێتەوە و هانی داوین ئێمە یارمەتیان بدەین دادپەروەەر بین لەگەڵ یانە دژاتیان نەکەن و خێر و خۆشیمان بۆیان بوێت ئەمە ئاداب و ئەخلاقی ئیسلامە بەرامبەر بە ئاینزاکانی تر تەنانەت کە خوای گەورە دەفەرمێوە توقسیتو ئیلەیهم یعنی دادپەروەر بن بۆچی جاری وا هەیە ئێمە ئەبینین لە ئەتباعی ئاینێک لە ئاینزایەک خراپە ئەکەن بەرامبەر بە ئیسلام یا بەرامبەر بە مسلمان یا کەسێک لەوان خراپە ئەکات چەند کەسێک لەوان ئەمە نابێتە بۆی ئەوەی کە مادام چەند کەسێکمان بینی لە شوێنکەوتەی ئەم ئاینە دژاتی ئیسلامی کە قسەی بە ئیسلام وت دژی مسلمانان شتێکی کرد ئێمە تەعمیم بکەین هەرچی ئەو ئاینزایە بوو ئێمە بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵا بکەین وەڵا ئەوان وان کرد ئەمە قستەکە ئالێرا دادپەروەرتیەکە ئالێرا دەرەکەوێت کە ئێمە بە دادپەروەر بین بەرامبەریان ئەو کەسێک کە خراپەی کردووە تەنها مامەڵە و ڕەدفێرمان لەگەڵ ئەوا بێت تەنها ئەو پاداشت خۆی وەربگرێ نەک کەسێکی تر هەر لەبەرەوەی هەمان ئاینزایە ڕەفیقەکەی یا براکەی یا هاو دینەکەی خراپەی کردووە تۆ لەگەڵ هەمویانە بە یەک چاو سەیر بکەیت و بە هەمان چاو مامەڵیان لەگەڵ نە ئیسلام ئەمەی ناوێت بەڵکو ئیسلام ئەوێت کە ئێمە دادپەروەرانە مامەڵیان لەگەڵا بکەین و خێر و خۆشیمان بۆیان بوێت چاکە یارمەتی لە هەر ڕوویەک لە ڕووەکانەوە بێ ئێمە بەرامبەر بەو بیکەین لە فەتحی مەکەیە جوانترین نمونەی تەسامح و لێبوردەیی جوانترین نمونەی قبولکردنی بەرامبەر ئەبینین لە ژیانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆن هەر هەمووتان ئازاد بن الله ئەخرەوان 21 دەنە ساڵە تعزیمی پێغەمبەری خوا و سەحابەکانیان ئەیان کوژن ئەیان چەوسێنەوە ماڵیان داگیرکردن هەموو ئیهانە و ناڕەحەتییان هێنایە ڕێیان فەرمووی بڕۆن هەمووتان ئازاد بن عفو لێبوردەیی لە کاتی دەسەڵات و مەقدرەتە کەسی ترسنۆک دڵنیان نییە ناتوانێت خەڵک ئازاد بکە لەبەرەوە بەڵگەکانی ترسنۆک بەڵگەی لاوازی ئەزەنم لا ئیکراهە فی الدین واشنگتن ئیڤرینج ئەم پیاوە کتێبێکی هەیە کتێبێکی زۆر جوانی هەیە ڕۆمانێکە لەسەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم کتێبەیە ئەم واشنگتن ئەڵێ بەترین خاڵ کە منی لەرزاند و خۆی ئەڵێ منی لەرزاند لە ژیانی محەممەدا لەناو فەتحی مەکە فەتحی مەکە خۆی نییە کە هەیمەنەی 10,000 سەحابە ئەچێتە ناو شاری مەکە نا ئەو حاڵەتە ئەو ئینسانی نەلەرزاندووە ئەڵێ ئەوەی منی لەرزاند ئەوەی فکری گۆڕیم ئەوەی ئەو قەناعەتی لا دروست کردم کە محەممەد پێغەمبەری خوایە ئازادکردنی خەڵک بوو لە فەتحی مەکەیە کە هەرگیز ناگونجێ ئینسانێ لە ژینگەیەکی ئەوەندە دواکەوتووە پەروەردە بوو بێ کە لەسەر گوانی وشترێک 120 ساڵ شەڕیان کردبێت لەسەر دەمی نەفامیە ئەم ئینسانە ئەوەنە گەورە بوو بێت ئەگەر پێغەمبەری خوا نەبوایە نێتوانی لە خەڵکی مەکە خۆش ببێ ئەو هەمووستەم و زوڵم و زۆریان بەرامبەر نواندووە لەبەرەوە ئەڵێ تەواو منی لەرزاند فەتحی مەکە
لە ناو فەتحی مەکەیە عەفو و مەغفیرەت و لێخۆشبوونی محەممەد بەرامبەر بە خەڵکی مەکە کە لیان خۆش بوو. ئەڵێ ناگونجە بە هیچ جۆرە ئەمە پێغەمبەر نەبێت ئیلا ئەمە پێغەمبەری خوایە. خۆشەویستان، قیرائەیەکی بەکریمانەیە بۆ ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا ئاوالی تێ بکەین. ئایا ئێمە قەت لە هەڵوێستە جوان و مەردایەتیەکانی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، هەڵوێستە ئینسانیە بەرزەکانی پێغەمبەر ڕاوەستاوین؟ ئێمە زۆر جار سیرە هەر لە ڕووکاری جەنگەکانەوە بینیومانە. ڕەنگە هەندێک لەو سیرانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوێندومانەتەوە یاخود سائید بووە و وارد بووە لە وڵاتەکانی ئێمەیە، یاخود لە لای مەرغوب بوو ناسراو بووە ئەو سیرە و ژیان نامانە بووە کە لەم 100 ساڵی کۆتاییان نووسراوە کە هەندێکیان بەداخەوە نەوعێک لە حاڵەتی ناشازی حاڵەتەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئێمە نەقل کردووە کە ئەوە سائید نەبووە یاخود وارد نەبووە کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی ئەوە بوو بێت کە جەنگ بوو بێت. بەڵام ئەو خوێندنەوەیە بۆ ئێمە خوێنراوەتەوە، ئەو تێگەیشتنە بۆ ئێمە نەقل کراوە ڕەحمەتەن للعالەمینەکەی لە بەرچاوی ئێمە ون کراوە یا ون بووە. ئایا دەسەم قەس بۆ یاخود ڕەد و فعلی ئەو هەموو هەجمە زۆر ترسناکەی کە ڕۆژاوا کردوێتی سەر جیهانی ئیسلامی، ڕەد و فعلی موسڵمانان بۆ بەرامبەر بەوە سیرەیەک نووسراوە کە بەڕاستی سیرەکە ڕەنگە ڕەحمەتە للعالەمینەکەی تۆزێک کاڵ بوو بێتەوە یاخود ون بێت وەک ئەوەی لە سیرە پێشوەکانی پێش 100 ساڵ لەمەوە پێشان نووسراوەتەوە. لە سڵحی حودەیبیە کە پیان سڵحەکە لەگەڵ ئەهلی مەکەیە، لەو کاتەیە 6 کەسی کافری یاخود مشریکە هێنن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستیان بەسراوەتەوە. ئەم 6 کەسە ویستیانە لە کاتی سڵحە لە کاتی ئاشتیە ویستیانە پێغەمبەر صلی الله علیه وسلم شەهید بکەن و کۆمەڵە سەحابەیش بکوژن و شەهیدیان بکەن. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بڕۆن هەر هەمووتان عەفو بن لیان خۆش بێت. هیچیان بەرامبەر ناکات لەگەڵ کاتێک ئەوان بۆ خیانەت هاتوون. پیاوێکی وەکو ئەمین معلوف کە ڕۆمانووسێکە بەناوبانکە فەلەستینیە و ئەسڵ لوبنانیە، ئەم پیاوە نووسینەکانی بۆ 40 زمان تەرجەمە کراوە، خەڵاتی جیهانی وەرگرتووە. کتێبێکی زۆر نایابی هەیە بە ناوی الهەویات القاتلە. لەو کتێبەیە شتێکی جوانە ئەڵێ ئەگەر من مسلمان طبعا مەسیحیە ئەمین معلوف، ئەڵێ ئەگەر من مسلمان بوومایە لە وڵات و شارێکە کە وڵاتەکە بڵین سوپای مەسیحی داگیری بکردایە و ئەو کاتە من مسلمان بوومایە ئەوە ئێستا نابوو. پیاوێکی مەسیحی واڵێ ئەگەر من مسلمان بوومایە لە وڵاتێکە کە مەسیحیەکان لە سەردەمی پێشینە وەکو ئەندەلوس داگیرم کردایە ئەکوژاین و قەتڵ عامەکراین من نەئەبوو. بەڵام طبعا مەسیحیەکی بەویژدانە اعتراف بە شتێکی حەقیقیەکە وە لە کتێبێکی زۆر بەناوبانگی خۆیە کە نووسەرێکی زۆر گەورەی فەڕەنسی ئێستا ینی ئەم اعترافە گەورەیەکە چونکە واقعیان پێڵێ مسلمانان لە ئیسپانیا چیان لێ هات هەمویان قەتڵ عام کران و کوژران لەژێر دەستی مەسیحیەکانە. لە ئەندەلوس لە سقلیە لەمانە لە هەموو کۆ مسلمانان هەمویان قەتڵ عام کران و لەناوبران بنبڕ کران جینۆساید کران یعنی ئیبادەی جەماعی کراون. دوای ئەوەیشی مایەوە بە زۆرم لێ یاخود کران بە مەسیحی بە زۆر کران بە مەسیحی. ئەمین معلوف ئەواڵێ طبعا ئەوەش بەداخەوە هەندێش حاڵەتیش هەبووە کە مسلمان حاڵەتی شازیش هەبووە کە مسلمان ئەو زەبر و زەنگەی بەکارهێناوە. هەر ئەمین معلوف خۆی ئەڵێ بەڵام ئەم حاڵەتانە زۆر دەگمەن بۆ لەناو ئومەتی ئیسلامیە. جارەوە حاکمێکی شێت ئەمەی کردووە، حاکمێکی مسلمانی شێت یاخود نەزان حاڵەتە عامەکە گشتیەکە ئەوە بووە کە لەناو ئومەتی ئیسلامیە مەسیحی زۆر بە عیزەتەوە ژیاون، جوولەکە زۆر بە عیزەتەوە ژیاون و هیچ کێشەیەکی چەوسانەوەی ئاینی لەناو دەسەڵاتی ئیسلامی ئومەتی ئیسلامیان نەبووە. ئەمە قسەی مێژونۆسێکی مسلمانی ئێمە بهێنین ئازانم باسی بکەین بۆ ئێوە. مستەشریقەکان ئەڵێن تەنها خەتای ئەو حاکمانە نەبووە بەڵکو هەندێک جار ئەو حاڵەتانش کە بڵێن حاکمێکی مسلمان شتێکی کردوێ بەرامبەر بە مەسیحی یاخود جوولەکە یاخود دینێکی تر بەعزێ جار خەتای مەسیحیەکانیش بۆ کە ئەوانیش ئاژاوەیە یا شتێکیان دروست کردووە خراپەیەکیان هەبووە بۆ ئەوان ڕەدوفعلێکی خراپیان هەبووە. بەڵام مەشهەد و ڕوانگە گشتیەکە ئەوە بووە کە هەروکو مفەکری لوبنانی بەناوبانگ جۆرج قوڕەم ئەڵێت کە جۆرج قوڕەم طبعا وەزیرێکی بەناوبانکی لوبنانیە مفەکرێکی گەورەی نامەی دکتۆراکەی لە سۆربۆن لە ناوڕاستی شەسەکانە هێناوە بە ناوی تعدد الأديان وأنظمة الحكم. لەو نامەیە باسێکە ئەڵێ لە ئامێزی مەسیحیەتە لە ئامێز لە باوەشی مەسیحیەت و دەسەڵاتی مەسیحیەتە وەزعی گشتی بەرامبەر بە کەمایەتیەکان هەمیشە شڵەژان و ئاشوب و بەرزونزمی بوو. یعنی لە باوەشی دەسەڵاتی مەسیحیا لە مێژوویە دینە جیاوازەکان مسلمانان هەمیشە شڵەژان وەزعیان خراپ بووە وەزعیان باش نەبووە. مە قسەی مفەکرێکی گەورەی مەسیحی خۆیانە. بەڵام
لەگەڵ ئەوەیە ماوە لە دەسەڵاتی مەسیحیشە ماوە هەندێک جار بێکێشەیی و هدوو و بێدەنگی هەبووە بەڵام بەگشتی فەوزا بووە لە بەرامبەرە هەرم پیاواڵێت لە بەرامبەرە لە ئامێز و حازینە و باوەشی مجتەمەعی ئیسلامی و حکمی ئیسلامی ڕابردوویە لە مێژوویە ئەفەرمێت ئەم پیاوە ئەڵێت هەمیشە بێکێشەیی باڵی بەسەر مجتەمەعەکەیە کێشاوە یعنی مەسیحی و جوولەکە و گاورۆمانە بە ژیانێکی ئاسایی ژیاون لەگەڵ ئەوەی هەندێک جار بە کەمکەمی تی جوزئی ڕوویاوە هەروەکو قسەکەی ئەمین معلوف وایە لەبەرەوە ئەمە قسەی ئەو مەسیحی و ئەو خەڵکانەیە کە مسلمان نەبوون ئەو زانا گەورانەیە کە بەڕاستی بە اعترافێکی جوان و هەروەها خەڵکانی بە ویژدانی ناو مجتەمەعەکان بوون کە ئەمەیان وتووە طبعا مسلمانان ساڵی 640 زاینی چونە ناو میسرەوە مزگەوتی عومەری کوڕی عەمری کوڕی عاس کە دروستیەکەن طبعا لەو کاتەیە قبتەکان هەبوون کە مەسیحی بوون چەند مەتێ لەم لای مزگەوتی مسلمانەکان کە مزگەوتی عەمری کوڕی عاسم و جەمع لە ئەدیان هەیە کە ئێستش هەیە کە کۆمەلگای دینەکان یاخود کەنیسەی مەسیحیەکانی لێیە ژمارەیەکی زۆر کەنیسە و مەعابید لەو شوێنەیە هەیە کەنیسەی قەسرێت ڕێحانی لێیە تەمە ساڵەکانی 400 زاینی ئەو کەنیسەیە دروست کراوە کەنیسەی مارگرۆسێک کە 684 زاینی دروست کراوە پەیمان و عهدێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم پەیمانێکی زۆر جوانە کە خاوەندینەکان چۆن بژین پەیمان و عهدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ مەسیحیەکان و غەیرە دینەکان بەم جۆرە بووە لە سایی خوا و بەڵێن و زیممەی محەممەدی پێغەمبەری خوا کە بتان پارێزم و دیفاعتان لێ بکەم کەنیسەکانتان بپارێزم ماڵی عیبادەتتان شوێنی ڕاهیب و گۆشەگیرەکانتان شوێنی گەشتیار و ڕێبوارەکانتان لە هەرچی شوێنێک بن لە ناو شاخ و چیا و دۆڵ و ئەشکەوت و خان و باڵەخانە و دەشت و لە ناو لم و بیابانە بن پارێزگاری لە دینتان بکەم پارێزگاری گەلەکانتان بکەم لە هەرچی شوێنێک بن لە وشکانی و دەریا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەروکو چۆن نەفسی خۆم و تایبەتەکانی خۆمە پارێزم ئاوا بتان پارێزم هەروکو چۆن ئەهلی ئیسلامی خۆمە پارێزم ئاوا دەتان پارێزم پێمە سەسم دەم شازە مامەڵی کردووە لەگەڵیانە نمونەمان زۆرە لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە تەنها یەک دوو نمونە بە کورتی ئەگەر باز بکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەن لەناو کۆمەلگای مەدینەدا بووە کۆمەلگای مەدینە کۆمەلگەیەک بووە کە زۆرینە مسلمان بوون کەمایەتێکی تیا بووە کە جوولەکە بوو بێ غەیرە دینی بوو بێت لێرەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو پێغەمبەری خوایە حاکمی وڵاتیشە قووەت و هێز و هەموو شتێک لە بەردەستی ئەوە هەرچیەکی بوێت ئەتوانێ ئەنجامی بدە ئەگەر بیوێنێڵە یەک کەسی غەیرە مسلمانی لێبێ ئەتوانێت و کەسیش نییە بەرەنگاری بێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستورێکی داڕشت لە مەدینەدا دەستوری مەدینە کە چەندین بەرگەی تیا کە ماف ئەدا بە ئاینزاکانی تر مافی ژیانیان ئەداتێ مافی اقتصادیان هاتێ مافی تیجاریان هاتێ هەموو جۆرە مافەکانیان هاتێ بزدە بدە هاوڵاتیەکەن وەکو باقی هاوڵاتیەکانی مسلمانەکانی تر بەم شێوازە ئەبێ لەوێ دابژین کۆمەڵی مافیان هەیە و کۆمەڵی ئەرکیشیان لەسەرە کە وەکو هاوڵاتیەک ئەبێ ئەنجامی بدە ئەمە وەکو دستور وەکو عەمەلیش پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم دراوسەی هەبوو کەوا جوولەکە بوون پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی نەخۆشیە سەردانی کردوون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ ئیشی بەمە نییە ئەم سەردانی بکات چونکە نە قووەتیان هەیە تا لێیان بترسێت نە دەوڵەمەندی و تیجارەت و بازرگانیان بەدەستەوەی وڵاتەکە تا حسابی لایانی دارایی بکات نە هیچ مسلمانان هیچ زیاکەن بەوەی ئەم ماڵە مسلمان بێ یا مسلمان نەبێ عائشە خوای لێ ڕازی بێ بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ جاء رهط من اليهود إلى النبي صلى الله عليه وسلم رهطێک یعنی چەند کەسێک لە سێوە تاکوونۆ چەند کەسێک لە جوولەکەکان هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی هاتن بۆ ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو قائیدێکی گەورەی مەدینە وەکو پێغەمبەرێکیش دەرگای کراوە بۆ بۆی کەوا جوولەکەکانیش بۆ پەرحڕیەت و ئازادی خۆیان بتوانن بێن سەردانی بکەن و گفتوگۆی لەگەڵا بکەن و کێشە و مەشاکلەکانیان باز بکەن لەگەڵیدا ئەفەرمێ کاتێک کە ئەم جوولەکانە هاتنە ماڵەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەلامیان کەوتیان سلام عەلەیکوم وشەی سام لەگەڵ سەلامە فەرقیان هەیە وشەی سەلام یعنی ئاشتی خوای پەروەردگار بەڵام وشەی سام یعنی ئەلمەوت وەلهەلاک مردن و بە هیلاکاچوون تیاچوون بۆ تۆ بەڵام لە کاتی تەلەفوزکردن ئەگەر زۆر دیقەت نەبێ فەرقی پێ ناکەیت
ئیکەڵە سەلام عەلەیکوم تۆ زۆر فەرق پێ ناکەی وتۆتی سەلام عەلەیکوم یا وتۆتی سام عەلەیکوم لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە ئەمان وانوت بەبێ ئەوەی تووڕە بدەن بەبێ ئەوەی خۆی تێک بدەن زۆر بە ئاسایی وتی فەرمووی وعەلەیکوم لەسەر خۆتان یعنی هەرچێکتان وتووە لەسەر خۆتان عایشە خوای لێ ڕازی بێت کە بینی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر طەبیعی بوو هیچ شتێک نەچوو تووڕە نەبوو هیچ تەعاملی نەگۆڕی لەگەڵ جوولەکەکان تەوەقوعی کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم حاڵی نەبووە لێیان تێنەگەیوە بۆیە عایشە لەوێ خۆی نەگرت تووڕە بوو فەرمووی وعەلەیکوم السام واللعنة وغضب الله دەگمردن و لەعنەت و غەزەبی خواتان لەسەر بێ لەسەر خۆتان پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی مەهلەن یا عایشە مەهلەن فەرمی لەسەر خۆ ئەی عایشە ئەوە چییە بۆ تووڕە بووی عایشە فەرمی ئەوەلەم تەسمع ما قالوا تۆ گوێ لێ نەبوو ئەوان چیان وت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی بەلا فەرمی بەڵێ گوێم لێ بوو ولكن قلت وعەلەیکوم وەکوو خۆی بەڵێ گوێم لێ بووە زانم ئەوان وایان وت منیش پێم وتوونەوە لەسەر خۆتان دەئەنجا بێنە بەرچاوی خۆت کەسێک پێغەمبەری خوا بێ قائیدی گەورەی وڵاتەکە بێ هەموو قووەت و هێزی لەبەردەسا بێ بەرامبەر کەسێ کۆمەڵێکی کەمی لاوازی بێدەسەڵاتی بێ ئیمان بەڵام بەبێ ئەوەی زوڵمێکیان لێ بکا بەبێ ئەوەی ڕەدفعلێکی خراپ کە مافی خۆی بە هەموو قەوانینێکی وەزعی و ئاسمانی مافی خۆی بۆ عقوبەیان بدات چکەوە هاتوونەتە ماڵەکەی ئەو و بەرامبەر بە قائیدی وڵات بێئەدەبیان کردووە قابل هەموو عقوبەیەکن بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەندە لێبوردەیی هەبووە بەرامبەر بەم جوولەکانە ئابەم شوازە مامەڵەی لەگەڵ کردووە کاتێک کە عایشە ئابەم شوازەی فەرموو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە عایشە تووڕە بوو فەرمووی لەسەر خۆ بە زیادە ڕەوی مەکە ئیسلام تەنها لە کاتێکا گەشاکە دادپەروەری بەرقەرار بێ ئاشتی بەرقەرار بێ و پێکەوە ژیان بەرقەرار بێ هەر کۆمەڵگاک ئەمەی تیا بەرقەرار بوو ئاینی ئیسلام زۆر زۆر پێشەکەوێ بۆچی چونکە ئیسلام هەمووی دادپەروەریە هەمووی عەدالەتە هەمووی ئاشتی و پێکەوە ژیانە بەڵام لە هەر کاتێکا شەڕ و شۆڕ و ئاژاوا بێت حتمەن لە مەصالح و لە بەرژەوەندی ئیسلامدانی خۆشەویستانە بێت یعنی ڕای جیاواز و اختلافی فقهی مەذهبی لەناو ئێمەی موسڵمانە بەتایبەتی لە وڵاتی خۆمانە زۆر قبوڵمان بێت من باسی سیاست ناکەم سیاسەتی دەوڵەتێک ئێستا بۆ نمونە لە عێراقی ئێمەیە لە کوردستان ئێمەیە ڕەنگە شیعە هەبێت سونە هەبێت لە عێراقا شیعە و سونە هەیە چەندێک قبوڵمە کە کەسێکی شیعە بێ لە مزگەوتەکەی ناتەبیعی بێ بەلامەوە نوێژ بکات ئەبێ زۆر عادەتی بێ بەلامەوە زۆر ئاسایی بێ بەلامەوە ئازانم ئەبێ زۆر ئاسایی بێ موسڵمانێکی شیعە قبوڵکەی کە لە تەنیشتەوە نوێژ دەکات ئەی بۆ لە کەعبەیە نەتبینیوە هەموو جۆرە اختلافێک ئەچێتە ئەولاوە تۆ لەگەڵ شیعەیەکە لەگەڵ ئیباڵفیەکە لەگەڵ سونەیەکە لەگەڵ ئەنواع وەشکاڵ زمان و ڕای جیاواز و بیرکردنەوەی جیاواز بە یەکەوە نوێژەکەن لەبەرەوە جاری وهەیە لە یەک مەذهب و مەدرسەی فکریە ڕای جیاوازەیە هەر لە یەک مەدرسەیە لە یەک کۆمەڵایە ڕای جیاواز هەیە لەبەرەوە بێ زۆر بە ئاسایی و ئاسانی قبوڵیکەین کاڵین قبوڵیکەین ئازانم ئەمە بە قسە خۆشە بەس بەکردەوە وەرە قبوڵیکە پێت ناخۆش نەبێت لە مزگەوتەکە تا کەسێک بە جۆرێکی دەستەگرێت بە جۆرێک قاچەکرێت هەر دەست ناگرێت بە جۆرە بیرەکاتەوە ئازادە ئەم مەسەلانە زۆر بە ئاسایی قبوڵیان کەین لە دوای هەموو ئەم خلافانە ئەبێ خۆشەویستی بمێنێت ئەبێ محەبەت بمێنێ ینی نابێت تۆ بڵێ وەڵا دەی باشە قبوڵ مەقەی چێکە بەڵام ڕقمەلی یا لە دڵۆ ڕقەبێت یا سەلامی لێ نەکەی هەر لەم یەک مزگەوتە سەلامی لێ نەکەی خۆشن نەوێ ئەسڵن حەسەیری نەکەی حەز نەکەی بیبینی بەڕاستی ئێمە زۆر لاوازیەوە دینداری نییە شتانە ئازانم بە هیچ جۆر ئێمە دین نییە و دینەمەی ناوێت نابێ ناوی جۆرا و جۆر لە یەکتر بنین لەسەرەوەی کەوا شتەکەی ئەوم قبوڵ نییە تەحەدیەوەیە کە چۆن قبوڵی خلافی و یەکتر بکەین بەڕاستی مهمە ئەبێ قبوڵی بکەین لەبەرەوەی خۆشەویستان ئەگەر ئەمەنەکەین تەتەڕوفە بێت توندڕەویە بێت توندڕەوی هیچ دینێکی نییە لەبەرەوە ئەکرێت لە دینی ئیسلامە هەبێ ئەکرێت لە مەسیحیا هەبێ ئەکرێت لە بیرکردنەوەی جیاوازە هەبێت شاعیرێک شعرێکی زۆر جوانی هەیە ئەڵێ کە ئەنە ئیسلامە ئەجدادینا ما عادە یعنیه ئەڵێ ئەو ئیسلامی کە باو باپیرانمان هەیان بوو ئەڵێ هیچ گرنگ نییە بەلای ئەمەوە یعنی ئەم وازانێت لەمەوە ئیسلام دەست پێکات شعرەکە زۆر جوانە ئەڵێ ئەتەدرونە لیمە یوهاجر منا السلام ئەزان بۆچی ئاشتی لە ناومانە بارەکات و نامێنێتەوە ئەتەدرونە لیمە یعد فینا الظەلام ئەزان بۆچی تاریکایی باڵی کێشاوە بەسەر کۆمەڵگاکانی ئێمەیە و ئێمەی تاریک کردووە و فکر و بیرکردنەوەمانی تاریک کردووە ببەساطەتین زۆر بە ئاسانی لأننا مجتمع يخاف ئێمە کۆمەڵگایەکین ئەترسین
ئەترسین لەوەی کە ڕایەکی جیاواز شتێکی بچووک لەوەی کە من قەناعەتم پێێتی بێتە ناو فکر و بیرکردنەوەی من یا بێتە ناو بیزگای منەوە بێتە ناو بیرکردنەوەی منەوە ببساطة لأننا نخاف لأننا مجتمع نخاف نحن مجتمع يخاف الاختلاف نحن مجتمع يخاف الاختلاف ئێمە کۆمەلگایەکین ئەترسین لە ڕای جیاواز. طبعا ئەم شعرە شعری ئەنیس شوشانە شعرەکە زۆر جوانە. خۆشەویستان خەڵک ناچێت لە ڕەگ و ڕیشاڵی ئیسلام و زۆر جار ئێمە تووشی و کێشەیە بین مسلمانان زانەکانمان عامەی ئیسلامیەکان تووشی ئەم کێشە گەورەیە بن ئەویشەوەیە کە خەڵکی ناچێت لە ڕەگ و ڕیشاڵە جوانەکانی ئیسلامەوە سەیری ئیسلام کە ئاڵێ کاکە ئێستم پێ بڵێ واقعی ئێستەی مسلمانان چۆنە. ئەمە بەشێک حەقی تایە بەڵام بەشێکیش زوڵمی تایە چونکە وەکو وتمان حاڵەتی ئیسلامی و مسلمانان و کۆمەلگا ئیسلامیەکان ئێستا حاڵەتی یاسایی نییە لەس نابی خەیر وەزعمان باش نییە بەڕاستی ئێستا هەموو شتێکمان تێک چۆ بەسەریەکە چونکە کۆمەلگاکانی ئێمە متەئەسرین بەشتانێکی زۆر زۆرەوە هی خۆمان نین ئێمە خۆمان نین تاوەکو بتوانین ئێستامان باش بێت و ئەگەر بگەڕێ بۆ ڕەگ و ڕیشاڵی توندڕەوی ئەم تعریفە جوانە ئیگرێتەوە ئەوەیە کە ناتوانم قدرەتی ئەوەم نییە تۆ قبول کەم و حیوارە لەگەڵا بکەم و توێژە لەگەڵا بکەم ئەمە توندڕەوی ئازانم ناتوانم تۆم قبول بێ بەو شێوەی کە تۆ هەیت کە نەتوانی حیوار لەگەڵ جیاوازێکا بکەی ئەوە تۆ تۆوی کوشتنت لە خۆتە هەڵگرتوانی قەناعەتی بەوە هەیە کە بەرامبەرەکە کوژیت. نمونەیەکی زۆر جوانتان بۆ گەڕمەوە هەر لە عالەمی ئیسلامی ئێستای خۆمانە خەڵک داوای ڕەگ و ڕیشاڵ ناکاڵێ مەچن بۆ ڕەگ و ڕیشاڵی خۆتان ئێستامان بۆ باس بکەن دەی بچن وڵاتێکی وەکو عەمان ببینن سەڵتەنەتی عەمان یەکێکە لە دەوڵەتەکانی خەلیج بەڵام زۆر کەم تیشکی خراوەتە سەر کە نمونەیەکی زۆر جوان لە کۆمەلگای مجتەمەعی عەمانیا هەیە لە کۆمەلگای عەمانیا هەیە کە نمونەیەکی زۆر جوانی موسڵمانانە بەڕاستی سەیرەکەین چۆن نوێژی جومعە لە مزگەوتێکی عەمانە بکە سەیرەکەی بە زۆری مەزهەبی عەمانی مەزهەبی ئیسلامی بڵین مەزهەبی ئیبازین سونەی تایە ئیبازی تایە شیعی تایە ئەنواع عشقال خەڵکی تایە کە مەزهەبی جیاوازن بەڵام هەمویان لە یەک شوێنە بە یەکەوە جومعاکەن سەیرەکەی هەتا لە دەستگرتنە هەیە دەستی نەگرت و ئاوە نێژەکە هەیە ئاواکە هەیە بەنەوەیەکتی دەسەگرێ هەیە فاتیحاکە چووکە مەزهەبیان جیاوازە بیرکردنەوەیان جیاوازە بەڵام هەمویان بە یەکەون و هەمویان یەکیان خۆشەوێت طبعاً دەستوری ئەو وڵاتە بە شێوەیەدا ڕێژراوە دەستورەکە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە مجتەمەعێک بێت کە لە یەکتر قبول بکە و یەکتریان خۆش بێ و بە هیچ جۆرێ ئەو خلافانە نەبێتە هۆی ئەوەی کە ڕقیان لە یەکتر بێ ژن و ژنخوازینە ناو یەکتراکەن ئیباڵی سونی شیعە هەمویان بە یەکەوە کەواتە ئەمە حاڵەتە طبیعیەکەیە لە ناو مجتەمەعی ئیسلامیە ئەبێ ئەمە بگەڕێتەوە بۆ ناو ئێمە سەیرەکەین حتا خۆشەویستان یەکێک لەو شتە جوانانەی کە ئەبێت کۆمەلگا ئیسلامیەکان کۆمەلگاکانی ئێمە کۆمەلگای کوردەواری ئێمە ئەبێت لە مەکتەب لە قوتابخانەوە دەست پێ بکەین بۆی کە گۆڕانکاری بە فکری مناڵا بێت تاکە گەورە بوو ئەو فکرەی فکرێکی سەلیم بێ فکرێک بێت کە بیرکردنەوەی بە جۆرێک بێت کە بەڕاستی ڕقی لە بەرامبەرەکەی نەبێ هەر چیەکە بێت ئەوان وا ئەکەنێ سە بۆ نمونە لە منهەجی خوێندنیانە لە دەرسی ئاینە لە عەمان لە سەڵتەنەتی عەمان دەرسی ئاین مامۆستا کە ڕسمیان بۆ کا بۆ مناڵەکان یاک ئەو ڕسمانەی کە هەیە بە ملەوەنی ڕسمی مناڵەکان ڕسمی مناڵی تایە کە دەستی گرتووە ڕسمی مناڵی تایە کە دەستی نەگرتووە کە ئەڵێ قوتابەکە پرسێ مامۆساوە بۆچی دەستی نەگرتووەڵێەوە لەبەرەوەی بیرکردنەوەی جیاوازە لە بارەی نوێژ کە چۆن نوێژ بکات طبیعیە ئەو حاڵەتەوە حاڵەتێکی طبیعی و سروشتی و هەمووشیان خۆی گەورە دوعاکانیان یان نوێژەکانی لە قوڵەکە لەم کاتێ ئەم مناڵە بەوە پێئەگات کە جیاوازیەکان قبوڵەکات کەواتە ئێمەش خۆشەویستان لە کۆمەلگای خۆمانە کۆمەلگای کوردەواری خۆمانە ئەم بەرنامەیەمان زۆر زەڕوو بۆ ئێستای خۆمان ئێستا کە ئێمە بەڕاستی احتیقانێکی قورسمان هەیە یعنی ڕقلێبوونەوەی یەکترمان هەیە لە ناو کۆمەلگاکانی خۆمانە لە کۆمەلگای کوردەواری خۆمانە لەسەر حیزبەتی لەسەر بیرکردنەوەی جیاواز لەسەر شیعە و سونیەتی لەسەر ئەنواع شت سەیرەکەی بەرامبەرەکەتی قبوڵ نییە لەناو حیزبێکی تایبەت تا سەیرەکەی ئەنواع بیرکردنەوەی جیاواز هەیە کەسی قبوڵ نییە زۆر پێویستمان بۆ هەیەکەوە حیوار و توێژ و یەکتر قبولکردن و ڕای جیاواز بکەینە بناغەیەک بنچینەیە بۆ ئەوەی کە پەروەردەی ئەم وڵاتی خۆمانی لەسەر بنیادنی تاوەکو مجتەمەعێکی سەلیم دروستکەین تاوەکو تەقدیری یەکتر بکەین تاوەکو ڕێز لە یەکتر بگرین هەرچیەک بین و هەر چۆنێک بین قەناعەتمان بۆ هەبێت کە ئینسانیەتمان داوای ئەومان لێکە خوای گەورە داوای ئەومان لێکە قورئان داوای ئەومان لێکە کە قبوڵ یەکتر بکەین و بە جیاوازیەکانەوە یەکترمان قبوڵ بێت و یەکتریشمان قبوڵ بێت یعنی یەکترمان خۆش بێت. لە دیەکی دوورە دەستی کوردستانی ئێران باوکی کچەکە سوێندی گەورەی خواردبوو
مادەم زاواکەی ئەوەندە عەزیەتی کچەکەی کردووە و دڵی شکاندووە هەرگیز نایداتەوە. خەڵکی خێرخواز زۆر کەوت بۆ نێوان و بەڵام بێسوود بوو. بۆەوەی خەڵکی کۆڵ بدەن وتبووی سوێندی وابێ مەگەر کاکەحمەی شێخ بێت ئەگینا ئەم کچەی نادەمەوە. دوای ساڵێک پیاوێکی خەڵکیە و دێ ڕێەکەوێتە شاری سلەیمانی. ئەو حاڵ و پەرێشانی ئافرەتێکی تۆرا و ماڵێکی بێ ئاگردانی بیرەکەوێتەوە. دەڵێ چه زەرێکی تایە؟ بۆچی نەچم بۆ خزمەتی کاکەحمەد بەڵکوونامەیەک بۆ باوکی کچەکە بنووسێت و کارەکە مەیسەر ببێت کە بەسەرهاتەکە بۆ کاکەحمەد دەگێڕێتەوە. کاکەحمەد زۆر خەمبار و بێتاقەتە بێت. لە کابرا ناونیشان و ناوی لادێکە و ناوی ماڵەکە وەرەگرێ. کابرا خواحافیزیە کات و دەڕوات. کاکەحمە شەو خەوی لێ ناکەوێت. بە خێزانی ئەڵێ هەندێ نان و خواردنم بۆ بکەن ناو کۆڵە پشتەکە و بە تەنها ڕێگەی دووری هیجرەتی ئاشتەوایی دەگرێتە بەر. بە چەندین ڕۆژەگاتە ئەولادێ و ئاواییە دوورە دەستەی کوردستانی ڕۆژهەڵات و هەواڵی ماڵی کابرا پرسێت. پیشانیە دەن و خۆی ناناسێنێ. باوکی کچەکە بە خێراتنیە کات و ڕێزی لێگرێ. خێزانی پیاوەکە بە خێراتنیە کات و کابرا ئەڵێت ئەمە خێزانمە. کچە دڵشکاوەکەی بە خێراتنی کاکەحمە دەکات و کابرا دەڵێ ئەمەشیان کچمە. کاکەحمەوە فەرمێ شووی کردووە؟ باوکیاڵێ بەڵێ بەڵام ساڵەکە تۆرا و منیش نەم ناردۆتەوە. کاکەحمەوە فەرمێ بۆچی ناینێریتەوە؟ با بچێتەوە سەر حاڵ و ماڵ و ژیانی خۆی. باوکی کچەکە ئەڵێ میوانی بەڕێز تەلاقم خواردووە ناکرێ. کاکەحمەوە فەرمێ چار ناکرێ. پیاوەکاڵێ سوێندێکم خواردووە هەتا چاک نەکرێتەوە. وتومە هەتا کاکەحمەی شێخ نێتە ماڵەکەم نایدەمەوە. کاکەحمە لە سلێمانی و من لێرە ئەوەم بۆ ئەوە وتووە هەتاوەکو نەگونجێکە بیدەمەوە. اینجا کاکەحمەد خۆی ئاشکرا کاتوە فەرمێ من کاکەحمەی شێخم و لە سلێمانیوە هاتووم بۆ چارەسەری ئەم کاری تۆ. ئیتر پیاوەکە و ژنەکە و کچەکە دەست ئەکەن بە گریان و دەستی کاکەحمە و ماچەکەن و هەمان کات چارەی ماڵێکی شڵەژا و بە ئارامی و ئاشتی و مەحەبەت ئەگات. زۆر محتاجی ئەم ڕێگای محیبەت و ئەم ڕەویەی دۆستانی خوای.